بکە قوربان زۆر پیاوە لەوەیە دار بێتن باد و بۆی دەڵێم بەو دوو چاوە زیرانی کاکزانایە زیرانی شێرە پیاوە ڕەشید حەسەنی ئیمامە ئەو دەیەی وە من داوە سڵاوی دەگەیێنم هەزار زار دەڵێم پیاوە سڵاو لە وەستا مەقدید بۆی لەو کەلێ نەیناوە شت بە سڕە زۆر خۆشە بەڵام جا وەستا ماوە شت بە سڕە زۆر خۆشە وەستا مەقدیدی ژماوە کاکاردی دەدوێنم تا برا سەجزاوە سڵاو لە کاکەردی بێ هەردەم بە مەردی ژیاوە ئەمەی فەرسی دەدوێنم بەگەیلان دەڵێم پیاوە کاکا ئەمەم خۆش دەوێ ئەو سازەی چاک لێداوە یعنی خاڵی گەیلانە خاڵەشی گەلێ پیاوە هادی دە کاکە ڕەشید دە وەرگەی چاک لێداوە خۆزگا لە ڕادیۆی تەکسی ئێستاوە بیرم ماوە برا گەورم لەگەڵ بە ئەو ڕۆژێنە پیاوە شابازی بەدڵەواری وای دەڵێم بۆ دوو چاوە ئەحمەد عەوێنە
خۆشە ئەو پەنجانە تاکە ئەمە لێرەیە و نەدرۆیان نەبووختانە سازەکەی گەلێ خۆشە دەڵێی دکتۆر شوهانە بە کاکزانای هەڵدڵێم لە گرمەی دی و خانە بژین زاوە زێڕینە سڵامەتی پاکەیدانە دا ئەتوژ وەکو بابێ بنێرە ئەو سوورانە کاکە دەشتی دەدوێنم با پێم نەڵێ نەزانە پایەدار بێن مناڵە هەرشاد بن ئەو دۆستانە کاک خەلیلی فیدایی کاک ئەحمەدیش لێرانە بژی ئەحلی حەوێنەی دێنە پێشێ پیاوانە شويز الجنايا أو شويز الجنايا